سڵاوتان لێبێ بەڕێزان. ئەم شیرینەی کە بەدەستمەوەیە شیرینی ساڵیادی نوێی کۆچیە کە کۆچی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لە شاری مەککەوە بۆ مەدینە لە ساڵی 1443 کۆچیەوە ئەچینە ناو ساڵی تازەوە کە ساڵی 1444 کۆچیە. من دەمەوێت لەسەر پەیامەکانی کۆچ و ئامانجەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کۆچکردنی لە مەککەوە بۆ مەدینە چی بوو لەگەڵ بەشێک لە ئەو مامۆستایانی کە لێرە وانە دەڵێنەوە قسە بکەم و پیرۆزباییشان لێ بکەم بە بۆنەی ساڵیادی کۆچەوە ئێوەش بینەرمابن لەگەڵمان فەرمووی. کۆچی پێ سەلەم لە مەککەوە بۆ مەدینە چ پەیامێکی تایە بۆ ئێمە مسلمان؟ کۆچ بکەین لە هەموو کارێکی خراپە بەرەو کارێکی باشە. دەرهێنانی خەڵکە لە نەزانی و ناڕەحەتی و جەهالەتەوە بۆ بەرەو ڕەحمەتی خوای گەورە. ئامانجی سەرەکی نەهێشتنی ستەم بووە. ئەگەر جێهێشتنی خۆشترین خاک بێ یا باشترین خاک بێ بەجێ بێڵین لە پێناو دینەکەدا بێ بیکەین. گەورەترین وانەیەک لە هیجرەت ئەوەیە کە دەبێ ئینسانی مسلمان بە هیچ شێوازێک نابێ زوڵم و ستەم قبوڵ بکات. خوا قبوڵێکی یا ڕەبی ئەمە مناسەبەکە ساڵیادی کۆچی پێ سەلەم پیرۆزیکە ئینشاءڵڵا لە 1343ەوە چونتە ساڵی 1444 کۆچی. پیرۆز بێ یا ڕەبی خوای گەورە بیکاتە نەقلێکی خێر ئینشاءڵڵا بۆ سەرجەم مسلمانان. مامۆستا کۆچی پێ سەلەم لە مەککەوە بۆ مەدینە چ پەیامێکی تایە بۆ ئێمە مسلمان؟ بەڵێ سەرەتا دیارە پیرۆزبایی ئەو یاداکەین کۆتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەنی با بڵێن وەرچەرخانێک بوو لە بانگەوازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام قۆناغێک بوو کە گرنگ بوو دەوایە ببێت و خوای گەورە وا تەقدیری کردبوو کە لە گیانی پێغەمبەرەوە لە ژیان و لە بینای ئیسلامە گرنگ بوو. دیارە وانەی زۆری کە هیجرەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام گرنگترینیانەوەیە کە خاک و نیشتیمان چەند خۆشەویست بوو لە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئەندازەیە کاتێک کۆچی کرد هەمومان بیستمانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەیری مەکەی کردی ئەی مەککە تۆ خۆشەویستترین خاکی لە لای من و شیرینترین خاکی لە لای من بەڵام بەداخەوە سا بەجێ دێڵم وەڵاهی ئەگەر قەومەکەت دەریان نەکردمە بەجێم نەدەهێشت. بۆچی ینی ئەم خاکە خۆشەویستی بەجێ هێشت پێغەمبەر صلی الله علیه وسەلم لە پێناوی دووشتە یەکەم لە پێناوی عەقیدە بیر و باوەڕەکەی خۆی کە بڕوای پێی هەبوو دوم لە پێناوی ئازادیدا کە دیارە پێغەمبەر صلی الله علیه وسەلم هەموو ڕێگاکانی تاقی کردەوە لە مەککەدا بە هەموو شێوازەکان بانگەوازی کرد بانگەوازی نهێنی کرد بانگەوازی خزمەکانی کرد بانگەوازی سەرانی کرد بە نەرمونیانی و بە ئاشکرا بانگەوازی کردن هەموو ڕێگاکانی کردە بەرەوە تەحەمولی هەموو ڕێگاکانی هەموو شێوە ئازارەکانیشی کرد لە ئازادانی قسە لە ئازادانی بوختان بۆکردن بۆی کە محەممەد ساحیرە محەممەد کاهینە محەممەد هەڵخەڵەتاوە شێت بووە سایکێک لە ئامانجەکانی پێ سەلەم دامەزرانی دەوڵەتی مەدینە بوو و ڕەتکردنەوەی زوڵم و ستەمە بوو کە لەلایەن سەرانی قوڕەیشەوە لە مەککە لیانەکرا. بۆ ئێستای ئێمە ئەم کۆچی پێ سەلەم چیمان پێڵێ کە چۆن زوڵم و ستەم ڕەت بکەین؟ بەڵێ فعلان پێ ویستم بچمە سەرەوەنی ینی ئەم خاکە چەند لە لای خۆشەویست و چەند ویسی بمێنێتەوە لە ناویانە بەڵام لە کاتێکە کە زانی هیچ گۆڕانکارێکی بۆ ناکرێت و پێویستە ئەم جارە ڕێگایەکی تر بگرێتە بەربەوەی کە ڕوبەڕووی ئەم زوڵم و ستەمە بێتەوە ئەویش ڕێگای کۆچ بوو بۆی بتوانێت لە خاکێکی درە دیار لەم خاکە ناتوانێت دەوڵەتێک و پیانێک دروستکە بۆی ڕوبەڕووی بێتەوە لەگەڵ زوڵم و زۆر و ستەمە و ئینسانی باشی دروست کرد لە مەککە بەڵام دواتر پێویستی بۆ ئەو خاکی کێبێ و ناوچەیەکی ئازادی هەبێت ناوچە ئازادەیە دەوڵەتێک دروستکە شوێن پێ و هەڵبگرین لە ڕەتکردنەوەی ستەم فعلەن شوێنکەوتەی پێغەمبەر بین عەلەیهی سەڵات وسەلام و ینی خۆشەویستەکان لە لامان ئەوەی کە لەسەر دڵی ئینسان خۆشەویستە لای غەریزەی ئینسان خۆشەویستە هەندێک جارە بێوازی لێبێنی لە پێناوی ڕوبەڕووبوونەوەی ستەمەوە لە پێناوی چەسپاندنی دادگەری دیارە یەکێک لە هەدەفە سەرەکیەکانی دروستکردنی دەوڵەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بریتی بوو لە چەسپاندنی دادگەری و بەڵگەش بۆ ئەوە لە ناو دەوڵەتەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوژمنانی دینیانی نایارانی ئیسلام و کەسانێک کە هەر مسلمان نەبوون و باوەڕیشیان بە ئیسلام نەبوو لەژێر سێبەری ئەو دەوڵەتە مافیان پارێزرا بوو بۆ لە ماوەی 1400 ساڵ هەتا ئێستاش ینی کەلتور و کەلەپوری ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئێمە ماوەتەوە و کەلتور و کەلەپوری ئەو مێژووە بۆ ئێمە ماوەتەوە کە لە خەلیفەکانەوە داکەوتووە کە دەبینین خەڵکانێک لە ژێر سای سێبەری ئەو دەوڵەتە حەساونەتەوە کە موسڵمانیش نەبوو. یادی
کۆچەوەی ساڵێتی کۆچە پیرۆزە و پیرۆزبایی لە خۆم و لە جەنابتان و لە سەرجەم مسلمانانی کوردستان و گیان دەکەم. ساڵەکەی زانین ساڵی چەندی کۆچی ئێستا؟ ساڵی 1443 بۆ 1444 ئەچین انشاءالله. ینی 1444 ساڵبەر لە ئێستا پێغەمبەری نازدارمان کۆچی کرد لە مەکەوە بۆ مەدینە. بەڵێ دیارە ئەو یادێکی زۆر گەورە و پیرۆزە لە مێژووی مسلماناندا چکە گۆڕانکاریی گەورە ڕوویداوە لە ڕووی بیر و باوەڕ لە ڕووی جوگرافی لە ڕووی هەموو ئەو بابەتانی کە پێویستە بە ژیانی تاکی مسلمانەوە. گۆڕانکاری ڕوویدالەوەی کە زۆڵ مستەم بەجێ بهێڕێ بەرەو دادگەری. گۆڕانکاری ڕوویدالەوەی کە شوێنێکی جوگرافی ئەگەر جێی مسلمانی تیانە بووە ئستەمی لێکرا دەکرێت چۆڵ بکرێ و ئەرض اللهی واسعەتون. وهروەها بەرەو دروستکردنی کیانێکی سەربەخۆ کیانێک کە تێ مافی مرۆڤ مافی ئادەمیزات پارێزراو بێ و مرۆڤ هەز بە ڕێز و شکوی تایبەتی خۆی بکە. بۆ ئێستەی ئێمە کۆچی پێم سواسەرم لە مەکەوم بۆ مەدینە چی پەیامێکی تایە بۆ ئێمە چی بە ئێمە لەم سەردەمەدا ئێمە ئەبێ مەفهوم و پەیامی کۆچ بەو شێوەی بگاتە ئێمە کە دەبێت کۆچ بکەین لە هەموو کارێکی خراپە بەرەو کارێکی باشە. کۆچ بکەین لە ئەو بارودۆخەنا هەمواری کە هەمانە لە هەڵگرتنی ستەم و نادادی لەسەر خۆمان لەسەر کەسوکارمان لەسەر کۆمەلگە و لەسەر دەسەڵاتی ئەم هەرێمە هەوڵ بدەین دەستمان هەبێت لە گۆڕانکاریدا دەستمان هەبێت لەوەی کە چۆن بتوانین کۆمەلگەکەمان بگۆڕین لە باشەوە بەرەو لە خراپەوە بەرەو باش. پەیامیتیایە کە ئێمە وەکو مسلمان نابێ بەرامبەر ئەو زۆر مستەمەی کە لێمانەکرێ هەر ئەگەر بچووکیش بێ زوڵمەکە قبوڵی بکەین ئەمە پەیامی کۆچە بە دڵنیایی خۆ پێغەمبەری خوا درود و خوای لەسەر بێ لە مەکە هەموو شتێکی بۆ خراپە بەردەست لە پارە لە ماڵ لە ئافرەت لە هەموو ئەو خۆشیانی کە لە ژیانە بۆ مرۆڤ دابین کراوە. پێغەمبەری خوا درود و خوای لەسەر بێ هەموو ئەمانەی ڕەفز کرد ڕەتی کردەوە بەڵکو دەیویست شکۆی مرۆڤ بەرپا بکە شکۆ بۆ مرۆڤ بگەڕێتەوە. ئەنجامیشیدا دەوڵەتی مەدینە ئەوە دەوڵەتی مەدینە کە ئێستا مێژونووسان بە ئەوانی کە پابنین بە ئیسلامیشە ئەوان زیاتر شایەتی ئەدەن کە دەوڵەتێک وەکو مەدینە تازە دروست نابێتەوە و ئەو دەوڵەتداری کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنجامیدا بەڕاستی ئەوە نموزەجێکی زۆر جوان و نایابە کە ئەبێ هەمومان چاوی لێ بکەین و بە تایبەتی گەڕانەوەی ماف بۆ ئافرەتان ماف بۆ ستەم لێکراوان و برایەتی و دروستکردنی دەوڵەت لەسەر ئەساسی مرۆڤ بوون. ئەمانە هەمووی کۆمەڵ مەبدەئی جوان لە ساڵیادی کۆچدا. سلام علیکم. باشی مامۆستاگیان شیرینیەکمان لێ وەرگرە جارێک ئەمە شیرینی ساڵیادی کۆچە کۆچی پێ سەلەم لە مەکەوە بۆ مەدینە. بسم الله الرحمن الرحیم یاخوا بەخێر بن سەر چاو حەزەتان کە شەم موفەق بن. هیوادارم ئەم ساڵە بێتە مای خۆشی بۆ مسلمانان و نوێبوونەوەی داعوە بانگەواز ئەو دینەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەردەمی خوا پێی هەڵساوە کاتێک کە لە مەکەی پیرۆزە ئەم داعوایان کردووە لە ژێر ناڕەحەتی و ئەشکەنجە و ئەستەمی ئەو ستەمکارانەی ئەو سەردەمایە ئەو دینان هێناوە کە لای خوای پەروەردگارەوە بۆ بەشێرەت هێنراوە کە هەمووی ڕەحمەتە و دەرهێنانی خەڵکە لە نەزانی و ناڕەحەتی و جەهالەتەوە بۆ بەرەو ڕەحمەتی خوای گەورە بۆ ژێر یاسا و فەرمانی خوای گەورە. کاتێک کە ماوەیەکی زۆر لە مەکەیە داوایان کردووە داوای فەردیان کردووە خوای پەروەردگار جارێکی تر تاقی کردوونە بۆی کە ئەو وڵاتە بەجێ بێڵن کە ناتوانرێت داوای خوای پەروەردگاری تیا ئەنجام بدرێ و بگەێنە بە خەڵک. بۆیە یەکەم کۆچکە کردیان گەورەترین کۆچ بووە لە سەردەمی مێژووی مسلمانانە بڵێن. مامۆستا بە پێی ئەوەی کە سنووری جوگرافی نێوان مەکە و مەدینە هەیە تقریبا نزیکەی زیاد لە 400 کیلۆمەترە. تەمەنەوە بە شێوازێکی ینی ئاڕاستەی ڕێکش نەچووە زۆر زیاتر لەوەی کە بە پیادە بڕیەوە نزیکەی 7 بۆ 8 ڕۆژی پێچووە. ئەم عەزیەت و مەینەتەی پێغەمبەری نازدار کە کێشاوێتی چی ئەنجامێکیە بوو چی بۆ هاوڵان ینی دەستخست دەوڵەتی مەدینە و دواتر ئەو شتەکانی یەکێک لەو کارە گرنگانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردی ئەوەیە کە لە داوای فەردیەوە چوون بە دروستکردنی دەوڵەت
تۆ لە هەموو ئیشوکارە کاتێک ئیشوکاراکەیت ئەبێ ئەوەندەت مەدا هەبێت کە مەبەست و ئامانجەکەت بپێچیکە بە تایبەتی ئەم داوێش کووتمان ئامانجی گەورەمان هەبێت لەژێر بڵێ کە ئەم ماوەیە مسلمانان خۆیان تووشی ناڕەحەتی ئەوە کردووە کە خۆیان کردووە بە قوربانی و بۆ ئەو کەسانی کە زوڵمیشیان لێ کردوون بۆی ئەوانیش بکەونە شێر ئەو ڕەحمەتەی ئەو دەوڵەتەوە بۆیە کاتێک کە دەوڵەت دامەزراوە ئەو کاتە هەستیان کردووە کە لەو پێ چۆن چەساندرەونەوە کە چۆن سەروەت و سامان و هەتا هیچ شتێکی خۆیان نەبووە هەتا بەوشگەلەوە یەکێک لە پەیامەکانی کۆچ ئەوەیە ڕەتکردنەوەی زوڵم و ستەم ئەمە چ پەیامێکی بۆ ئێستا ئێمەتیایە ئەبێ مرۆڤەکان ئەوە بزانن کە مادەم ئێمە بەدی هەندراوین خاڵقێکمان هەیە کە هەموو شتێکمان ئەگەڕێتەوە بۆ بڵن یان زۆر جاگە سەری گردوون بکەین گردوون بەو فراوانەی کە خوای پەروەردگار دایناوە دروستی کردووە کە زانکان هەر ساتە و ساڵەی شتێک سەبارەت بە گردوون ئەڵێن دروست بوونی گردوون کە چیە دروستی کردو خوای پەروەردگار خوای پەروەردگار مادام خاوەنی ئەم گردوونێ هەمووشی بۆ خزمەتی ئینسانەکان بەدیهێنا بڵن وەسەخەڕ لەکم ما فی السەماوات و ما فی الأرض کە هەمووی لە خزمەتی ئینسانایە ئەبێ بەرنامەکەشی لە خزمەتی ئینسانە بێ و بۆ ئەوەی کە مرۆڤایەتیش هەمومان بەرەو خوای پەروەردگار بڕین چکە هیچ شتێکمان لە گردوونە لەسەر زەویدا بەبێ ئەمری خوای گەورە نەئەتوانین هەناسە بین نەئەتوانی بڕۆین نەئەتوانی شتە گەنجان بین کەواتە ئێمە لە سەردەمی خۆمانە هەر مرۆڤێک خۆمان ئەەکەین بە فیدای ئەو پەروەردگاری کە هەموو شتێکمان بۆ ئۆگەڕێتەوە بڵن کە هەموو شتێکمان بۆ ئۆگەڕێتەوە پێویستە پەیامەکەی ئەویش دینەکەی ئەویش بۆ هەموو مرۆڤاتی بجێڕینەوەنێ بانگواز بکەین بۆ ئێم ئاینە بگەین بۆ کەسانێکی کە هێشتا سوودمەند نەبوون لە ڕەحمەت و بەرەکەتی مای ینی بۆ ئێستا ئەگەسەی کە لە هەموو جیهانە لەعنی لەو کاتێک کە خوای پەروەردگار ئەم دینەی ناردووە لەو کاتەوە دژایەتێکی زۆر زۆرەکرێ دژایەتەکە ئەوەیە کە خەڵکانێک هەن کە مەساڵح و مەسلحەتی خۆیان لەوەدایە کە شوێن دین نەکەون بۆ چەسانەوە زۆرتر دەبێ سەرۆت و سامانی خەڵکی لە ژێردەستی ئەمانایە هەتا ئارەزۆکانی خۆیان حەز و ئارەزۆکانی خۆیان ینی ئەگرێتەوە بۆ خۆیان بەرژەوەندی شخصی خۆیان پێشی بەرژەوەندی خەڵکی کاتێک کە دین هاتووە سنوورێکی بۆ هەموو شتەکان داناوە ینی هەتا مرۆڤ بۆی نییە باسی جەناب بکەم ئەبێتە غەیبەت ینی بۆم نییە ئەوە حرامە بڵێن ئەگەر تۆمەتێکی بۆ دروستکەم ئەگەر زوڵمێکی لێ بکەم ئەگەر مافێکی بخۆم ئەگەر شوێنێکی داگیر بکەم لەبەرەوە ئەم دینە هاتووە کاتێک ئەم کۆچە گەورە ڕوویداوە بۆی کە گۆڕانکاری لە هەموو کایەکانی ژیانە ڕووبدا ئاین تەنیا لە کۆچێک نییە دروستکردنی دەوڵەتێک ئاین دەوڵەتەکە بۆ هەر هەموو بەرژەوەندەکانی هەموو خەڵکە جا هیوادارم بەو چاوە لە کۆچ بڕوانین کە ئێستا زانان لە ینی مولحیدەکانیش بڵن ساڵ بە ساڵ ئەگەڕێنەوە ئەو کاتە هەزەکەن کە لە چی جەهالەتەکە بوون ئێستاش ئەو ئیسلامە چەند ڕەحمەتە بۆ هەموو لاکیان سەلام عەلەیکوم ئەمە شیرینی ساڵیادی کۆچە لە ساڵی 1440 کۆچیەوە پێخینە ساڵی 1440 کۆچی کیت هەیە چ پەیامێکت هەیە پیرۆزبایی خۆت ڕاستە کۆچ بۆ خودی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ و بۆ هاوڵانی ڕووداوێکی پرزەحمەت و ئاڵنگاری بوو هەر لە چرکە ساعت یەکەمەوە لە بەردەوام ترسی گرتیان هەبوو لەلایەن کافرەکانەوە بەڵام بۆ دوای خۆی پێغەمبەر و هاوڵان درودی خوای لەسەر بێ و ڕەزا و ڕەحمەتی خوا لە هاوڵانیش بۆ ئەوان بەڕاستی دەرگایەکی گەورە ئیمان کرایەوە ئیسلامەتیەک گەیەنرا بە خەڵکی دوای خۆیان کە بەڕاستی لە پەیامەکانی کۆچ ئەوە بوو ڕەتکردنەوەی زوڵم و ستەم بوو کە زوڵم و ستەمیان لە مەکەوە لێکن بەڵام کۆچیان کرد بۆ مەدینە و لەوێ دەوڵەتی مەدینە دامەزرا ئەم پەیامە شتێکی تایە بۆ ئێستای ئێمە کە بەرامبەر ئەو زوڵم و ستەمانەی لە موسڵمانان نەکرێت لەسەر تاسەری جیهان و بە هەرێمە وڵاتەکەی خۆشمانەوە چی تایە بۆ حتمما هەموو پەیامەکانی خوای پەروەردگار بۆ نەهێشتنی زوڵم هاتوون زوڵم ستەم هەم ئینسان لە خودی خۆی وەکۆی کە هەم لە خوای پەروەردگار ستەم ناکات چونکە ستەمکردن هەیە لە خوای پەروەردگاریش ئەوەی کە هاوڵی بۆ بڕیار بدەیت هەمیش ئەوەی کە زوڵم لە خۆی نەکا و شتێکەڵ نەبژێرێت کە پێچەوانی پەیامی خوای پەروەردگار بێ هەمیش زوڵم و ستەم لە نێوان مرۆڤەکان لە نێوان یەکتریە وەکو خوای پەروەردگار ئەسڵەن
ڕێکە پێدان بە جیهاد و بە تێکۆشان ئامانجی سەرەکی نەهێشتنی ستەم بووە ینی ڕێگە ئەدرا بە ئیمانداران کە بجەنگن لە پێناوی کە ستەم نەبێ ستەمیان لێ نەکرێت ڕەتکردنەوەی زوڵم و ستەم ڕەتکردنەوەی زوڵم و ستەم ئەرچێکی هەمیشەیە بۆ هەموو مرۆڤایەتی ئێمە وەکو موسڵمان بۆ کەسانێک کە پەیامێکی گەورەی خواییان لە هەڵگرتە بێ و لە پشتیەوە بن ئەوە حتمما ئەچێکی سەرێکیە دووبارە پیرۆزە ساڵێتی کۆچ لە تۆ لە سەرجەم مسلمانە پیرۆز بێ لە هەموو لایەک خی گەورە عاقبەتی هەموو لایە خێر بچۆ خۆش بخۆ مامۆستاگیان سەلام عەلەیکوم باشی مامۆستاگیان فەرموونە سکانتان خۆش بیت ساڵێتی کۆچیشتان لێ پیرۆز بێ چیتان هەیە چ پەیامێک تەیە جەناب لە ساڵێتی کۆچ یادی کۆچ لە هەموو مسلمانانی دنیاوە لە مسلمانانی کوردستان بە تایبەت پیرۆز بێ یادی کۆچ یادێکی زۆر پیرۆزە وەرسەرخانێکی مێژوویە لە مێژووی مسلمانان دیارە لە دوای کۆچەوە مسلمانان عیزەتیان پیا کرد و ڕوبەڕووی زوڵم و ستەم بوونەوە و توانیان پێگەیەک بۆ خۆیان دروستکەن و دەوڵەتێک بنیاد بنێن کە لە سایە مسلمانەکان و غیر مسلمانەکانیش لەوانەیە کە دانیشتووی شاری مەدینە و دەوروبەری بوون لەژێر سایە حەسانەوە یەکێک لە ئامانجەکانی پێ تەمان ئامانجی گەورەی هەبوو بۆی کە ئەو مدە زۆرە نزیکەی 7 بۆ 8 شەو ڕۆژ بەڕێگەوە بوون تا گەیشتونەتە مەدینە چیمان پێڵێ لەم سەردەمەی ئێمەیە چ پەیامێکی تایە بۆ ئەمڕۆی ئێمە وەکو مسلمان وڵا هەڵبەتە ئەو پەیامە با بڵێن پەیامێکی زۆر گەورەیە و دەرسی زۆر زۆری لەوەرەگیرێ ئەنی کە دەرسەکان لەوە چێ بڵم ئەوە بە سادەی باس ناکرێ هیچێک لەو شتانی کە تایەتی مەسەلەی قوربانیدانە ئینسان بێ قوربانی بدا لە پێناوی ئەو پەیامەی کە هەڵی گرتووە لە پێناوی ئەو ئامانجەی کە هەیەی و لە هەمان کاتە ئەوەشی لەوەرەگیرێ کە ئینسانی مسلمان پێویستە هەموو کاروبارەکانی بە ڕێکوپێشی بێ و بە ڕێخستن بێ چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەر لە سەرەتای کۆچیەوە هەتاوەکو گەیشتە مەدینە هیچ کارێکی بە هەوانتە و بەبێ نظام نەکرد بەبێ ئامانج نەکرد هەر هەموو ئیشەکانی ڕێک خست و کۆچەکەی بە شێوەیەک کرد کە هەموو با بڵێن وەسایلەکانی گرتە بەر بۆی کەوە قوربانی زۆریشی بۆ بە تاکید قوربانی زۆریشی بۆ داوە تووشی ناڕەحەتی زۆر بوو و خۆشی و دیارە مسلمانەکان بە شێوەیەکی گشتی هەمویان تووشی ناڕەحەتی زۆر بوون خۆمان هەڵبەت دایمەوە دووبارەکەین وڵێن مەککە و مەدینە وازین مەککە و مەدینە دوو شارن لە تەنیشتیەک لە کاتێکا کە مەککە و مەدینە زیاتر لە 400 کیلۆمەتر بینیانە ئەنە بەڕاستی من خۆم بە سیارە بە پاس ڕۆشتوم زیاتر لە 6 ساعت لە پاسا بووم تاو هیلاک بووم تەبریدی سارد و گەرمیشە تاکێت جاچ جاوی کەسێک با بڵێن بە پێ بەو دەشت و دەرایە بەو ناڕەحەتیە بتوانێت با بڵێن بگاتە لە شاری مەککە و بگاتە شاری مەدینە بەڕاستی نزیکەی 7 بۆ 8 شەو ڕۆژی پێچەوە تاوەکو پێگەیشتن بە تاکید زۆری پێچووە جگەلەوەی کە ترسیان لەسەر بووە جگەلەوەی کە کافرەکان بە دوایانەوە بوون بەڵام لە سەروی ئەوەشەوە دیارە لە پێناوی ئەو ئامانجەی کە هەمویان بووە هەیان بوو هەموو قوربانییان داوەمەشە ئەو پەیامەی کە گەیاندی ئێمە ئەمەش بتوانین بە گیان و بە ڕۆح و بە ماڵ و سامانەوە بیپارێزین بەتاکیە دیارم پەیامە جگە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جگە لە سەحابە مسلمانانی دوای ئەوانیش هەڵبەتە قوربانی زۆریان بۆ داوە هەوڵی تێکۆشانی زۆریان داوە شەو ڕۆژیان خسۆتە سەریەک هەتاوەکو توانیویان ئەو پەیامە گەیەنە دەستی ئێمەش هەڵبەتە ئەرکی سەرشانمانە کە بتوانین ئەم هیچ نەبێ ینی بەشێک لەو ئەرکە بخێنین سەرشانی خۆمان بۆی کەەوە ئەم پەیامە بگەین جێی خۆی ئینشاءڵڵا کۆچی پێ سالم لە مەککە و بۆ مەدینە چ پەیامێکی تایە بۆ ئێمە مسلمان کۆچ بکەین لە هەموو کارێکی خراپە بەرەو کارێکی باشە دەرهێنانی خەڵکە لە نزانی و ناڕەحەتی و جەهالەتەوە بۆ بەرەو ڕەحمەتی خوای گەورە ئامانجی سەرەکی نەهێشتنی ستەم بووە ئەگەر
جێهێشتنی خۆشترین خاک بێ یا باشترین خاک بێ بەجێ بێڵین لە پێناو دینەکەدا بێ بیکەین. گەورەترین وانەیەک لە هیجرەت ئەوەیە کە دەبێ ئینسانی مسلمان بە هیچ شێوازێک نابێ زۆڵم و ستەم قبول بکە. جەماعەت ببوورن تۆزە لە کاتانەکە مامۆساگیان فەرموودەمتان شیرین کەن ئەمە شیرینی ساڵێتی کۆچە بزان بە پەیامی جەنابتان چێ لە ساڵێتی کۆچی پێ ساڵ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وخاتم الأنبياء والمرسلين. سرتا بخيراتني بەڕێستانەکەم و کەناڵەکەتان خوای گەورە پاداشتان باتەوە و ئەم بۆنە پیرۆزبایی لە سەرجە مسلمانانەکەین بەم بۆنەیەوە کە یادێکی مەزنە گەڕانەوەی ساڵێکی تر ساڵی کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەککەوە بۆ مەدینە. پەیامێکی تایە بۆ ئێمە وەکو مسلمان کۆچکردنی پێ سەلمان ڕەتکردنەوەی زۆڵم و ستەمی کافران و کۆچکردنی بۆ مەدینە چ پەیامێکی تایە بۆ ئێستای ئێمە؟ وەڵای جا کۆچ پەیامی زۆرە گرنگترین پەیامیان ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە فعلی فێری ئەمەی کردووە کە بە هیچ شێوەیەک قبولی زوڵم و زۆری نەکەین. یعنی بە هەر ڕێگایەک بێ ئەگەر جێهێشتنی خۆشترین خاک بێ یا باشترین خاک بێ یا خۆشەویستترین خاک بێ لە لامان بەجێ بێڵین لە پێناو دینەکەدا بێ بیکەین. قوربانیدان بۆ ئەو ئامانجانی کەوێ هەمیشە قوربانی پێویست. بەڵێ هەموو کاتێک قوربانی پێویستە بۆی کە ئامانجێکت هەیە لە پێناو ئامانجەکەدا بێ قوربانی بدەیت کە ئەوە بەڕاستی وانەیەکی گەورەیە لە کۆچە ئێمە بێ فێری بین و ئێستا ئەگەر بڵین ئەوە نەگونجێک کە ئێمە کۆچ بکەین لە وڵاتێک و بە وڵاتێکی تر وەکو زانان باسییان کردووە خۆ ئەتوانین کۆچ لە گوناحەوە بکەین بۆ چاکە لە گوناحەوە بیکەین بۆ خێر لە خراپە بۆ چاکە یعنی کۆچی گوناحکەین بەرەو چاکە ئەوە ژێکتر لەو کۆچانە کە ئێمە ئەتوانین بیکەین و پندێکی لێ وەربگرین لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کۆچیش. ئێمە تا چەند گرنگە ئەو پەیامی پێ سەلم ئەو هەموو ئەرکوماندبوونەی کێشا ئەو هەموو عەزیەت و مەینەت و قوربانی بۆدا ئێمە ژۆک و مسلمان بتوانین ئەو پەیامە بە پاکی و بەباشی بگەین نەوەکانی دوای خۆمان. وەڵا جا ئەوانەی کە هەر حەزەکەم ئەو پەیانە بگێنم کە ئەوانەی کە چوونەتە عەمرەیان حاج ئەبینین بەو ڕێگایە بە سارەی تەبرید بێتاقە دەبن لە بینی مەدینە ساعتیان پێچێ 7 ساعت بە ساری تەبرید من لە منشەیەک بووم یعنی هەموو بێتاقەت بوون باسی ئەوم بۆکردن کە بەڕاستی بزانن بیرکەنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەم بیابانە لەو شاقە لەو بێ ئاویە ئەم ڕێگای بڕیەوە لە پێناوی خوای پەروەردگار ئەو هەموو سەحابیە بەبێ نان بەبێ ئاو بەبێ هیچ پێداویستیە کە بتوانێت پێی بەڕێ بچێ توانیەتی ئەو ڕێگا ناڕەحەتە ئەو ڕێگا دوور و درێژ و ناخۆشە لەو گەرمایە ببڕێ لە پێناوی خوای پەروەردگار تا بتوانێت ئەم دینە ئاوا سەرخات و بیگەێنە بە ئێمە. ئێستا ئەم دینە گەیشتە دەستی ئێمە پێویستە بەڕاستی پارێزگاری لێ بکەین و بیپارێزین و هەوڵی بۆ بدەین و ئێمەش قوربانی بۆ بدەین لانی کەم هەندێک لە کاتەکانی خۆمانی بۆ بدەین بۆ داوە بانگەواز کە بتوانین ئەو هەموو گەنجە کە ئاوا بینین بەڕاستی لەلان ناحەزانەوە لە خشتا ئەبرێن بەرەو بێدینی ئەرن بەرنامەیان بۆ داڕێژێ کە ئێمەش بتوانین لانی کەم کۆمەڵێک لەو گەنجانە بێنینەوە سەر ڕێگا ڕاستی ئیسلام و بێنینەوە سەر ئەو ڕێگای کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ سەحابە لەسەری بوون و ئەو هەوڵ و ماندووبوونەی ئەوان بەڕاستی دایمە لە بەرچاومان بێ چکە بەڕاستی زۆر ناڕەحەت بوون هەر لە کۆچا ببینین ینی ئەو ڕێگا ببینەوەی کە ئەو ڕێگا بینێ ئەزانێت چەند ناڕەحەت بوون پێوە کە ئەوە بەشێکی بووە ینی بە چەندین ناڕەحەتی ترا ڕۆشتون چەندین ڕێگای تریان بڕیوە لە پێناوی جیهاد و سەرخستنی دینە تا ئەم دینە بە ئێمە ئاوە بە ڕێک و پێکی و بە ئیسراحەت پێمان گەیشتووە هیوادارم هەمومان ینی سوود لەوە ببینین و پارێزگاری لەم دینە بکەین ئینشاءڵڵا. قوربانگیان پیرۆزبایی منەوەیە کە ئەم ساڵێکەکەیەت وەکو ساڵانیکە هەموو کەسێ ینی دینەکەی گەورە بکرێت و وەکو چۆن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دینەکەی لە مەککە سەرکەوتوو نەبوو بەرەو مەدینە کۆچی کرد و ئینشاءڵڵا بەڵێ دەوڵەتی مەدینەی چەسپاو کرد و کە دەستور و دەستوری پەیڕۆنامی لە شاری مەدینەوە ژۆ کرد لەگەڵ سێ قەومە. تا چەند گرنگە ئێمە وەکو موسڵمان بتوانین ئەو پەیامانی پێ صلی الله علیه و سلم کە بۆ ئێمەی داناوە لە کۆشەکەیە پەیامی زۆر گەورەیتیا بوو تا چەند گرنگە ئێمە وەکو موسڵمان بتوانین شوێن پێ هەڵگیری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پەیامەکانی وەکو خۆ جێبەجێ قوربانگیان ڕاستە فەرمیدا وەکو ڕێژەیەکی زۆرم هەبێ پێویستە دوای حەدیث و سونەتەکان و قەولی پێغەمبەری صلی الله علیه و سلم چونکە ئەو بێشەوەی ئێمە محەممەد الموستەفا ئینشاءڵڵا سونەتەکانی جێبەجێ ئەکەین.
السلام عليكم لسري زنتان من علينا السلام عليكم ما وصل السلام عليكم فرمو دانش ما وصل يعني فرمو دمتان شيرين كان يسدموا خدمة بام كاكانش دميان شيرين كان فرمو أما كورينا صاليادي كوتشي بيغم صلى الله عليه وسلم لما كوا كوتشي كربو مدينة أما شيريني ويخون باشا مام سجان السلام عليكم باشي صاليادي كوتش لجناب بيروزكم وجناب شت بامكتي لصاليادي كوتش بيغم صلى الله عليه وسلم 1443 وچينا 1444 بسم الله الرحمن الرحيم ئەم ساڵیادە پیرۆز بێ لە ئێوە و لە هەموو مسلمانانی جیهان و مسلمانانی کوردزبان بە تایبەتی هەڵبەت یادکردنەوەی ئەم هیجرەتەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فێرمان ئەکا کە چی ڕوویداوە لەوە پێشتر و ئەبێت چی بکەین هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەککەوە بۆ مەدینە لە پێش 1443 ساڵ پێش ئێستا وەرگەڕانێکی گەورە بوو بۆ ژیانی مرۆڤایەتی هەڵبەت هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو هەندێک لە مامۆستایان کە باسی ئەکەن بەشێکی باس ئەکرێت کە ئەویش ڕۆشتنە لە بیئەیەکەوە بۆ بیئەیەکی تر لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر هەندێک لە زانایانە فەرموون هیجرەت واتە فیرارکردن هەڵاتن بە دینەکەی خۆی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بەڵام هیجرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵێشتی دیکەمان پێدەڵێ سەرەتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە لە مەککە وەحی بۆ دائەبەزێ و بۆ ماوەی 3 ساڵ بەنهێنی داعوە ئەکا و دوجار کە ئاشکرایەکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات لەوێ مرۆڤ دروست ئەکات لەوێ مرۆڤ دروست ئەکا بۆ ئەوەی لە ئایندا مرۆڤانێک دروست ببن ئیتر ژیان و جیهانی شانازیان پێوە بکە یەکەم هیجرەت کۆچکردن لە نەفسێکی خراپەوەی بەرەو نەفسێکی باشە کۆچکردنە لە تاوان بەرەو چاکە کۆچکردنە لە نائارامی بۆ ئارامگیرێتی و بۆ ئارامبوون کۆچکردنە لە ترسنۆکی بەرەو ئازایەتی و بەرەو شەهامەت مامۆستایەکێک لە پەیامەکانی کۆچی پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم ڕەتکردنەوەی ئەو زوڵم و زۆرە بوو کە لەلایەن سەرانی قوڕەیشەوە لێکرا کاتێک کۆچی کرد بۆ مەدینە لەوێ دەوڵەتی مەدینەی دروست کرد ئەمە چ پەیامێکی بۆ ئێستای ئێمە تایە کە بینین زوڵم و زۆر تا ڕادێکی زۆر گەیشتۆتە لوتکە هەڵبەت ویسم ئەوەش بڵێم تاوان دوایەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە لە مەککە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە دوای ئەوەی کە بە چەند شێواز ئازاردرا و حەساری خرایە سەر ژینگەیەکی باش و گونجاو نەبوو بۆ گەورەبوونی ئەم پەیامە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە شێوازێکی کردداری بەگشت سیستەم و جەور و زۆری مەکەیەکانە چووە بەڵام بەجێهێشتنی وڵاتەکەی بۆ ئەوەی لێرەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە لاوازی مرۆڤەکانەوە بڕوا بۆ بەهێزبوون لە مەدینە کە ئەویش دروستکردنی دەوڵەتە چونکە مرۆڤ دەبێت هەمیشە لە یەک قاوخانە مێنێتەوە ئەبێ گۆڕانکاری بەسەردابێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات لە فەرمودەیەکە فەرمێ ئەو کەسەی کە ئەگەر دوو ڕۆژی وەکو یەک بوو واتە ڕۆژی دووهەمی لە یەکەمی باشتر نەبوو ئەوە ڕەنج بە خەسارە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات هەمیشە ڕۆژی دووهەمی لە ڕۆژی پێشووتری باشتر بووە گەورەترین وانەیەک لە هیجرەت ئەوەیە کە دەبێ ئینسانی مسلمان بە هیچ شێوازێک نابێ زوڵم و ستەم قبوڵ بکە ئەبێ شوێنێک هەبێ سنوورێک هەبێ بە ستەمکاران بڵێ بەس لەبەرەوەی ئێمە لە ئەمڕۆ ئەبێ بچینە سبەینێ بەڵام سبەینێکی بە عیزەت سبەینێکی چاکتر سبەینێکی خاوەنچیا جماعة السلام عليكم. دارجن عفوا. مام سيان شيريني صاليادي كوتشي بيغمبر صلى الله عليه وسلم لمكة وبو مدينة. چی هەیە بۆ ساڵێدی کۆچ؟ تامان ساڵیادی کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە خۆمان و لە مسلمانانی عزیز پیرۆزەکەین هیوادارین ئەم ساڵی کۆچیە ببێتە هۆی ئەوەی کە ئێمەی گەنج ئێمەی مسلمان ئێمەی دایک و باوکان زیاتر گرنگی بە مناڵەکانمان بین زیاتر گرنگی بە نەوەکانمان بین تا وەکو شوێن بەرنامەی خوا و پێغەمبەری خوا بکەوێ هەتاوەکو ئەو پەیامەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەیاندوویەتی بە ئومەتەکەی
چەند هەوڵی بۆیەوە چەند ناڕەحەت بووە لە پێناو گەیاندنی ئەو دینەیە ئێمە شوێن ئەو بەرنمەیەکەوین شوێن بەرنمەکانی تر نەکەوین یعنی ئەبینین کە سەحابە بەڕێزەکان ئەبینین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو هەموو ناڕەحەتی بینیوە لە پێناو ئێمەش ئەرکی ئێمەیە شوێن ئەو پەیامەکەوین ئەرکی ئێمەیە کە مناڵەکانمان گەنجەکانمان پەروەردەکەین لەسەر ئەو ڕێچکە و بەرنامەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەری بووە. یەکێک لە ئاماژەکانی کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەتکردنەوەی ئەو زوڵم و ستەمە بوو کە لێیانەکرا. ئەمە چ پەیامێکی بۆ ئێستا ئێمەی تایە کە زوڵم و ستەم قبوڵ نەکەین هەمیشە بە دەنگ و بە ناڕزایەتی و بە هەر هەوڵ و قوربانیەک کە بمانەوێ مافی خۆمان بەدەستبێنین هەوڵی بۆ. طبعا وەک بەڕێستان فەرمووتان یەکێک لە پەیامەکانی کۆچ ئەوە بۆ ئەو زوڵم و زۆر دیاریەی کە لەسەر سەحابە بەڕێزەکان و لەسەر پێغەمبەری خوا بووە لە کۆچ لە شاری مەکەیە کە خوای گەورە ئەمری پێکردن بچنە بەدینە یەکێک لە سەبەبەکانی ئەوە بووە بۆیە ئێمەی موسڵمانیش یعنی بەڕاستی واجبە لەسەرمان کە واعی بین واجبە لەسەر هەموو دایک و باوکێ واجبە لەسەر هەموو کۆمەڵگا لەسەر میلەتی خۆمان کە ئێمە واعی بینەوانێ کە شوێن ئەو بەرنامە و ڕێچکە و ئەو گروپ و تاقم و لایەنانە نەکەوین کە خەریکی زوڵمن لە کۆمەڵگای خۆیان خەریکی زوڵمن لەو دینە جوانەی کە هەیە لە کوردەواری خۆمانە لە دێر زەمانەوانێ خەڵک شوێن موسڵمان بۆ شوێن دین و شوێن پەیامی پێغەمبەری خوا کەوتووە کە ئێستا ئایانەوێ پەیامەکە لە ئێمە وەرگرنەوە کە ئایانەوێ ئەخلاقی کۆمەڵگاکەمان تێک بن کە ئایانەوێ موسڵمان شوێن ڕێچکە و ڕێبازەکانی ترکەون لەبەرەوە ئێمەی موسڵمان ئەبێ هەوڵ بین بە پابەندبوونمان بە دینەکەمان بە شەرعەکەمان جارێکی تر ئەو پەیامە بپارێزین ئەوەی کە پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم کۆچی بۆ کردووە ئێمەش لەسەری بەردەوام بین. چیتانەیە بۆ ساڵی نوێی کۆچی و چ پەیامێک دەیە لە ساڵی نوێی کۆچی بیگەین؟ وڵای ئەمە پیرۆزبایی لە هەموو مسڵمانانەکەن ساڵی نوێی کۆچی 1343 کە بەیانی 1344 بەڵێ 1344ەوە پیرۆزبایی لە هەموو مسڵمانانەکەن و هیوای سەرکەوتن بۆ هەموو مسڵمانان خوازین. چ پەیامێک لە کۆچکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەیە کە لە مەدینەوە لە مەکەوە کۆچەکە بۆ مەدینە بەتایبەتی کە ڕەتکردنەوەی زوڵم و ستەم؟ وڵا ئەوەمان لێ دەسەکەوێت کەوا کاتێک کۆچەکە بۆ مەدینە مسڵمانانەکە ببرا دەوڵەتێکی ئیسلامی پێکەوە ئەنیە بەڕەدی ئەوانەوەکەوە ئاڵێن سیاسەت لە ئیسلامانیە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی دەسی بەوە کردووەکەوە مسڵمانان کا ببرا و دەوڵەتێکی ئیسلامیش پێک بێنێت ژیانی هەر بە سیاست بەڕێوە بەڵێ کۆچکردنیش جۆرێکە لە سیاست بۆی دەوڵەتی مەدینەی دوایەوە بنیادنا یەکەم مزگەوتی کرد. بەڵێ یەکەم مزگەوتی کردو دوایەوە دەوڵەتێکی بنیاننا مسڵمانانیشی ئەنسار و مجاهدینی کرد بە برا. ئەو کاتە مەدینە ناوی یەسری بووە دوایی بە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناونرا مەدینەی منەوەر. بەڵێ لە خۆشی پێغەمبەر صلی الله علیه وسلم ناوینا مەدینەی منەوەر. کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەکە بۆ مەدینە چ پەیامێکی تایە بۆ ئێمە مسلمان؟ کۆچ بکەین لە هەموو کارێکی خراپە بەرەو کارێکی باشە دەرهێنانی خەڵکە لە نەزانی و ناڕەحەتی و جەهالەتەوە بۆ بەرەو ڕەحمەتی خوای گەورە. ئامانجی سەرەکی نەهێشتنی ستەم بووە ئەگەر جێهێشتنی خۆشترین خاک بێ یا باشترین خاک بێ بەجێ بێڵین لە پێناو دینەکەدا بێ بیکەین. گەورەترین وانەیەک لە هیجرەت ئەوەیە کە دەبێ ئینسانی مسلمان بە هیچ شێوازێک نابێ زوڵم و ستەم قبوڵ بکە. کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەکە بۆ مەدینە زۆر پەیامی تێدایە بۆ ئێمە وەکو مسلمان کە سوود لەو پەیامانە بۆ ئەمڕۆی خۆمان وەرگرین. گەورەترین پەیامی ڕەتکردنەوەی ئەو زوڵم و ستەمە بوو کە کاتی خۆی لە مەکە لە یەکرا ئەمیش کۆچی کرد و دەوڵەتێکی نوێی لە مەدینە دروست کرد. ئێمە وەکو مسلمان هەرکمانە هەر زوڵم و هەر ستەمێک کە لێمان نەکرێ بێدەنگ نەبین ڕەتی بکەینەوە هەتا ئەوەی کە توانامان هەیە لە ئاست مافەکانی خۆمانە بێدەنگ نەبین و لە ئاست گەورەی ئەو دینەمان کە دینی ئیسلامەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم قوربانی گەورەی بۆ داوە بتوانین چیمان پێکرێ بۆ خۆمان بۆ کەسوکارمان بۆ چواردەورمان و بۆ هەر کەسێکی تریش هەر زمان و هەر نەتەوەیەکی دیکە بێ بتوانین ئەم ئاینە پیرۆزەی بە جوانی وەکو ئەوەی کە پێغەمبەری خوا چۆن بە ئێمەی گەیان ئێمەش بە خەڵکی دیکەی بگەێنین. دووبارە ساڵی نوێی کۆچی لە هەموو لایەک پیرۆز بێ ئینشاءڵڵا ئەم ساڵە بێتە مای خێر و خۆشی و بەرەکەت بۆ وڵاتمان و سەرجەم وڵاتی مسلمانان پارێزرا بێ ئینشاءڵڵا. بەنامەیەم جارێ مایکی پێیان کۆتایی هات تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.